خەڵاتی ڕێزلێنان دەبەخشێتە ژمارەیە کادیری پێشکەوتووی سنووری قەزایی سۆران. دوێنێ لە مەراسیمێکدا مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە کۆمەڵی کادیری پێشکەوتوو چالاک لە بەرامبەر کار و چالاکیەکانی لە پێشخستنی کاروانی ئیسلامیدا. مەروان گەڵاڵی ئەندامی مەکتەبی سیاسی و بەرپرسی مەڵبەند وتەی بە خێراتنی خوێندەوە و هەواڵ و تێکۆشانی کادێرانی کۆمەڵی ئیسلامی بەرز نرخان. دواتر خەڵاتی ڕێزلێنان بە ئامادەبووان بەخشرا کە لە کادێرانی سەرجەم ئۆرگانەکانی کۆمەڵ لەو سنوورە پێکهاتبوون. هەڵساین بە سەزانی مەراسیمێک مەبەستی ڕێز و وەفا بوو ئەو کادیرە ماندوونە ناسانەی کە ڕۆژانە بەو پەڕی لێبڕایی بە پەڕی دڵسۆزی و هەڵەسن بە جێبەجێکردنی کارەکانیان زیاتر لەوەی کە پیان ئەسپەردراوە و زیاتر ئەوەی لەسەر شانیانە. دیارە ئێمە بە پێویستمان زانی کە ئەو بەڕێزانە خەڵاتکەین. ئێمە دەزانین کە ئەو کادیرانە ئەم کاروانیان بە ئێستا گەیاندووە وهروە زۆر لەوە زیاترن کە لەو زۆرە خەڵاتانیان پێبەخشێ، بەڵام ئێمە وەکو زیاتر هەندانێک بۆ ئەو ئازیزانەمان هەڵساین بە پێدانی ئەو خەڵاتانە. ئەوەی جێ دڵخۆشیە لای ئێمە بەردەوامبوون لەسەر کاروان و خەباتی کاری ئیسلامی، ئەوە بەڵێن دەدەین هەتاکو و دڵۆپەیەک خوێن لە لەشمان مابێ ئینشاءالله خوای گەورە ئیستیقامەتمان پێ ئەبەخشێت و کادیرێکی سەرکەوتووی ئەم دینە پیرۆزەش بین. ئەوەی بەلای ئێمەوە گرنگەوە کەوا بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی هەمیشە ئەندامانی خۆیان خەبات و تێکۆشان و ماندیبوونیان لە بەرچاو بووە، بۆیە دەستخۆشیان لێ دەکەین، هیوای سەرکەوتن و سەرفرازیان بۆ لە خوای پەروەردگار دەخوازین کەوا هەمیشە ئەندامانی خۆیان لە یادە و لە بیریان ناکەن. بۆری گواستنەوەی غازی هەرێم تورکیا ئەیلولی داهاتوو کۆتایی